بۆچی خودای گەورە ئاماژەی بە وشتر کردووە جیا لە ئاژەڵەکانی تر؟ ئاژەڵێک سەر و سروش وەڵامەکەی شۆک هێنەرە. لەوانەیە سەدان جار ئەم ئاەتەتان بیست بێت لە سوورەتی غاشیا لە قورئانی پیرۆزدا. ئایا قەت بووە بیر بکەیتەوە و پرسیار بکەیت بۆچی خودای گەورە ئاماژەی بە وشتر کردووە جیا لە ئاژەڵەکانی تر؟ ئەم بوونەوەرە چۆن لە بیابانی بێبەرهەمدا گەشەی کردووە و زۆر بووە. ئەمە گەورەی خودای گەورە و موعجیزەی قورئانی پیرۆز دەردەخات. ئەویش دروستکردنی ئاژەڵێکی وەکو وشترە کە موعجیزەیەکی ئیلاهیە. وشتر گوێچکەیەکی بچووک و لووتێکی سەیری هەیە، بەشی دەرەوەی گوێچکەکانی بەموودا پۆشراوە. بەڵام بە توانایەکی سیر کە دەتوانێت گوێبیستی بچووکترین شت ببێت لە دووریەکی زۆرەوە، دەتوانێت دەنگی مرۆڤ و ئاژەڵەکانی تر و تەنانەت خوڕەی ئاویش لێکجیا بکاتەوە. لووتەکانیشی وەک هەر لووتێکی ئاسایی بۆ بۆنکردن بەکاری دەهێنێت، بەڵام ئەمیش موویەکی پێوەیە لە پارچە قژێک دەچێت کە لووتی دەپارێزێت لە چوونەناوەوەی تۆزی بیابانەکان. لە هەموو ئاژەڵێکی تر خاوتر هەناسە دەدات بۆ کەمکردنەوەی لە دەستدانی ئاو. تەنانەت لە زریانە سەختەکانیشدا دەتوانێت لە دەخولەکدا یەکجار هەناسە بدات. چاوە موعجیزەیەکانی بە چەند پارچەیەک لە برژانگدا پۆشراون کە پارێزگاری لە باو زریانی خۆڵەکان دەکات. جگەلەوەی هێزی سەر و مرۆیی هەیە لە دووری زۆرەوە دەتوانێت ببینێت. قاچی وشتر زۆر درێژە و لە تۆز و خۆڵ دەیپارێزێت و بە خێرایی ڕادەکات کە دەگاتە 70 کیلۆمەتر لە سەعاتێکدا. ئەو دەتوانێت لە ڕۆژێکدا 160 کیلۆمەتر بڕوات بەبێ ئەوەی برسی یان تین و یان هیلاک ببێت. کۆپانەکەی سەرپشتی سەر و سروشتیە. زۆر کەس پێیان وایە ئەم کۆپانە ئاوی تێدایە، بەڵام بە پێچەوانەوە چەوری تێدایە کە دەتوانێت وزە دابین کات و بشبێتە پڕۆتین و بۆ چەندین ڕۆژ وەک خۆراک بەکاری بهێنێت. وشتر گەدەیەکی نایابی هەیە کە بە بەهێزترین گەدا دادەنرێت و هەموو شتێک هەزم دەکات، تەنانەت ئەگەر لاسیکێکی بەهێزیش بێت. وشتر شتێک دەکات کە هیچ کەسێک لەم جیهانەدا نەیکردووە و نایکات، کە ناو دەبرێت بە ڕەشانەوە و دووبارە جوین. ئەو خۆراکەی لە ناو گەدەی قورس دەبێت بۆ هەرسکردن، دووبارە دەیهێنێتەوە ناو دەمی، دوای جوینەوەی دەیخاتەوە گەدەی. شیری وشتر بە جۆرێک نایابە، سەرسوڕهێنەر و باوەڕ پێ نەکراوە. شیرەکەی بە جۆرێکە تا ماوەیەکی زۆر وەکو خۆی دەمێنێتەوە و تێک ناچێت. شیری وشتر دژە خۆرۆشان و دژە ژەهر و دژە بەکتریایە، ئەمە بێجگەلەوەی کەپڕە لە پرۆتین و ڤیتامینەکان و چەندەها جار زیاتر لە شیری مانگا و مەڕ و ئاژەڵەکانی تر باشترە. بەکاردەهێنرێت بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی شەکرە و هەوکردنی دڵ. هەر بۆیە کاتێک گوێ لەم ئاەتە دەگریت و بیر دەکەیتەوە، ئەقڵ تووشی سەرسوڕمان دەبێت لە گەورەی خودای گەورە و دروستکراوەکانی و موعجیزەی قورئانی پیرۆز.